دایک و باوکێک مناڵەکەیان هێناوە بۆ لامان دەڵێن دکتۆر چەند ڕۆژێکە مناڵەکەمان بەهۆی ئەوە کە دانی دەریێت تووشی سکچوون بووە. لە بابەتی ئەمڕۆما دەمەوێت زۆر بەڕوونی باسی ئەو کەم ئایا لە ڕووی زانستی و هیچ پەیوەندیەک هەیە لە نێوان دان دەرهاتن و سکچوونی مناڵدا. لە ڕاستیدا ئەوەی کە لە ڕووی زانستی و پشتڕاستکراوەتەوە نەخێر، دان دەرهاتن لە مناڵی بچووکدا بە تایبەتی و مناڵانەی تەمەنیان لە 1 ساڵ کەمترە زۆر بە شێوەیەکی کەم دەبێتە چەند نیشانەیەکی سووک. بۆ نمونە مناڵەکە لە ماوەی چەند ڕۆژێکی کەمە وەکو پێویست خواردنی بۆ ناخورێت، گڕۆزە بێ، کەمێک هەست بە گەرمی لەشی دەکرێت، بەڵام بە هیچ شێوەیەک نابێتە هۆی ئەوەی کە مناڵەکە سکچوونی هەبێ یا مناڵەکە تایەکی زۆر بەرزی هەبێت. بۆیە لە ڕاستیە ئەگەر دایک و باوکێک هەستیان بەوە کرد کە مناڵەکان ئەم نیشانانیان هەیە، پێویستە سەردانی پزیشک بکەن. هەروەها هەڵە تێگەیشتێکی تر هەیە، ئەویش بریتە لەوەی کە زۆر جار دایک و باوک دەڵێن مناڵەکەمان بەهۆی دان دەرهاتنەوە تووشی پەتا بووە، یا وەکو باسم کرد تووشی تایەکی قورس بووە. لە ڕاستیە ئەمانە هەمووی هەڵە تێگەیشتنە و منداڵ بەهۆی دان دەرهاتنەوە تووشی هیچ کام لەو گرفت و نیشانە قورسانە نابێت، بەڵکو تەنها چەند نیشانەیەکی سووکە کە لە ماوەی کەمتر لە هەفتەیەکە، لە ماوەی چەند ڕۆژێکە لەگەڵ دەرچوونی دانەکەدا نامێنێت. هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.